پەنجام نەماری نەبوو وەڵا لەسە بەرباردە پاڕابوو دەوە خوای کری خانێکەم لەو بنێت وەڵا لەسە بەرباردە پاڕابوو کری خانێکەم بۆ ئەو مانگی ڕەمەزانە زۆرە بۆ ئێمە واللهی من هەتاکو جێژنا لێشم زیاد دەبێت بەڕاستی ئێوە جێگای شانازینە لەو میلەتە فەقیر و هەژارەی بناوی خۆی بەخشندەی میهرەبان بە ڕێزان و خۆشەویستانی بەرنامەی بەخشین ئەسەلامو عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه. لە درێژەی کار و پرۆژە و چارەچەکانی دەستگای خێرخوازی بەخشین لە مانجی ڕەمەزانی پیرۆزدا ئەوڕۆ ئێمە لە شاری کۆیین و هەروەها دەوروبەری کۆیە بۆ ئەوەی کەوا بڕێک هاوکاری دابەش بکەین بەسەر کەسانی کەم دەرامەت و هەژار و نەخۆش و خاوەن پێداویستی تایبەت. ئێمە بۆ هەر خێزانێک بڕی 250,000 دینارمان دیاری کردووە بۆ ئەوەی کەوا بتوانین 100 خێزان هاوکاری بکەین کە کۆی گشتی دەکات بە 25 ملیۆن دینار. بۆیە داوا لە خێرخوازان دەکەین زیاتر و زۆرتر دەستگیرۆیی هەژاران و کەم دەرامەتان بکەن و هاوکاریەکانیان ببەخشن بە دەستگای بەخشین بۆ ئەوەی کەوا بەدەستێکی ئەمینەوە ئێمەش ببەخشین بە کەسانی پێویست و وە کەسانێک کەوا مستحقن بۆ ئەوەی کەوا زەکاتی ماڵی خۆیان پێ بدرێت. بۆیە لەگەڵمان بن لەو بەرنامەیەدا بۆ پێشکەشکردن و هەروەها بەخشینی ئەو هاوکاری و ئەو زەکاتێکەوە لەلایەن خێرخوازانەوە هاتووە بۆ شاری کۆیە و دەوروبەری. خوا گەورە لێتان ڕازی بێ ڕێبێ خوای گەورە عەمرتان درێژکە ڕێبێ خوا خێرتان بنووسی خوا لێتان ڕازی بێ خوایە. ئەوە بۆ مانجی ڕەمەزان ئەو بڕەپارەیە ئەو 250,000 کەرەنێکی باشتان بۆ پڕ دەکاتەوە؟ باشە لەخوا بە زیاد بێ لێیان بە زیاد بێ وەلا لەسە بەرباردە پاڕابوو دەوە خوایە کری خانێکەم لەو بنێت. خوا لێتان ڕازی بێ خوایە خوای گەورە لێتان ڕازی بێ ئەڵڵا خوای گەورە عەمرتان درێژکە خوا لێتان ڕازی بێ خوا لێتان بە زیادکە خوایە. چ پەیامێکت هەیە بۆ دەوڵەمەندان؟ وەڵڵاهی ئیتر بەخشینەکانیان زەکاتەکانیان ببەخشن بە هەژارەکان و بە کەم دەرامەتەکان و کرێکارەکان و نەخۆشەکان. مەمنونیانین خوا خێریان بنووسی لە هەموو دنیا خوا خێریان بنووسی خوا دەینووسی ئینشاڵڵا بەرەکەتیان دەکەوتە زۆر باشە زۆر ئینشاڵڵا هەر سەر دەکەون زۆر 250 نەماری نەبوو هەزار ڕەحمەتیان لێبی هەزار بەرەکەت بکەوتە ماڕحاریە. بسم الله الرحمن الرحيم الصلاة والسلام على رسول الله صلى الله تعالى عليه وسلم. دەستخۆشی لە دەستگای بەخشین دەکەین دەستخۆشی لەوانەش دەکەن کەوا دەستی یارمەتیان درێژ کردووە بۆ سەنتەری بەخشین لەبەرەوەی جوابی ئەو بانگاوازەی خوای تەبارەک و تەعالە داوەتەوە کە دەفەرمێت بسم الله الرحمن الرحيم يا أيها الذين آمنوا أنفقوا مما رزقناكم من قبل أن يأتي يوم لا بيع فيه ولا خلة ولا شفاعة. دەفەرمێت ئەی ئیمانداران ئێوە ببەخشن لەو ڕزقەی کەما ئێمە پێمان بەخشیون پێش ئەوەی کەوا ڕۆژێک دێ مردن دێ دۆستایەتی و برایەتی واستە و واستەکاری نامینێ. دەستخۆشیان لێ دەکەیتەوە جوابی بانگاوازی خوای سوبحانە و تەعالە داوەتەوە هەموو خوا پێداوان ئەوانە دوو جار خوا پێداون یەکەم لە دنیا خوا پێداون کە ئەوەی کە دەبەخشێ زۆر دڵخۆشە زۆر شادومانە چاوکراوەیە یعنی دڵخۆشە بەوەی لە دوامینش دووەم خوا پێداوی کەوا لە قیامەتە و ئەزر و پاداشتەکەی پێدەگاتەوە. بەنای خۆی گەورە میێرەبان زۆر سوپاسی دەستگای بەخشینەکەین زۆر سوپاسی خێرخوازان دەکەین کە هاوکاریمان دەکەن بە سینی فەقیر زۆر ینی یارمەتیان دەن دەستگای بەخشین هیوادارین هەر بەردەوام بن هاوکاری زۆر خەڵکی فەقیرەکەن تەخسیران نەگودا ئەوەی لە توانان داهاوی کردویانە
برم فەقیری برم هەرچین بی خواردن بی هاوکاری پارە بێ ینی زۆر هاوکاری خەڵکی فەقیران کردووە زۆر سپاس دەستگای بەخشین دەکەین زۆر سپاسی خێرخوازانیش دەکەین خوای گەورە ئەوەن دەکەن نمونەیان زیاد بکەم بەڕاستی ئێوە جێگای شانازینە لەو میلەتە فەقیر و هەژارەی بەخێر بن سەر چاوم بەڕاستی کارێکی مرۆڤ دۆستانە کارێکی دینیە کارێکی ئیسلامیە ئیشێکی جوانە یارمەتداری فەقیری و هەژارە بە تایبەتی لە مانجی ڕەمەزانی پیرۆز و هەموو ساڵێش بە ئەلچقۆتان هەستاینەوە خوا خێرتاموزی خوا خێری و خێرخوازانش بنووسیکەیە ئەو ئیشیان ڕای کردی و دەستیان بۆ کارە چاکەوە گرتووە هەر لە درێژەی چاکەکانیان دەستگای بەخشین هەموو ساڵێک هەر دەستێ بۆ کارە خێرخوازن نەک هەر لەم شارانە لە هەموو تەواوی کوردستان ئەو ساریشاتێ شاری کۆیە و بەڕاستی ئێمە زۆر سپاسیان دەکەین دوعای خێریان لۆ دەکەینەوە هیوادارین هەر سەرکەوتوو بن هیوادارین بەردەوام بن لە هەموو شار و شارۆچکانی هەرێمی کوردستان. زۆر سپاس بۆ دەستگای خێرخوازی بەخشین کە ئەم ساڵیش دەبەرەکە ئێمە بەسەر کردەوە کە الحەمدوللا نزیکەی 100 ناو لە فەقیر و هەژار و نەداری دەبەرەکەمان الحەمدوللا ئەمڕۆکانە هەر یەکێک بە بڕی 250,000 دیناری سویسری عێراقی کە سودمەند بوون لەخوا بێزار بێ بۆیە داوا لە خێرخوازان دەکەین داوا لە دەوڵەمەندان و خاپێداوان دەکەین کە ئاگایان لە دەستگای خێرخوازی بەخشین بێتن بەوەی کە بتوان ئەوان زیاتر دەستکراون هەتاکو دەستگای بەخشین هاوکاری زیاتر بکرێت دەتوانێت دەستگیرۆیی هەژاران و نداران زیاتر بکاتن ئێمە وەکو بەرپرسین و سنگی بەخشین ساڵانە دەستگای خێرخوازی بەخشین کە دەستگای سەرچی عامی کوردستان لەخوا بێزاد بێ کە ساڵانە دێ دەبەرەکەی مەش بەسەر دەکاتەوە ئەم ساڵیش کە بەسەری کردنەوە کە نزیکەی 100 خێزانی هەژار و نەدار کە ئەم ساڵەکە ناوەکانمان هەر من ناوەکەی چۆندە لە ئەی مستحق و نەخۆشی شێرپەنجەی هەیە یان ئەوەتانێک کە مەندامە یان ئەوەتانەیە لە کرێخانوودا ناوەکانمان کۆکتۆ الحەمدوللا ئەو ڕووکانە کە هاوکاری کران هەر یەکی بە بڕی 250,000 دینار بۆ لێرە و سوپاسی دەستگای بەخشین دەکەین سوپاسی ئەو خێرخوازانەش دەکەین کە هاوکاری دەستگای بەخشین دەکەن و خوای گەورە جەزای خێری هەموو لایەک بداتەوە یا ڕەبی خوای گەورە لەم مانگە پیرۆزی ڕەمەزانەیە خوای گەورە بۆیان بکاتە تێوشوو زەخیری قیامەت و لە فیردەوسی ئالادا خوای گەورە هەموو لایەکمان کۆم بکاتەوە یا ڕەبی دەستخۆشی لە دەستگای بەخشین دەکەم هەر لە هەولێرەوە هەتا کۆیە بەخێر بێن سەر چاوم دەستخۆشی لەو کەسانە دەکەم کە ئەو پارەیان کە دایە بەخشینیش دای بە فەقیر و هەژار لە کۆیە زۆر بەخێر بێن سەر هەردوو چاوم نمونەتان هەر زۆر بێ یا ڕەبی خوای گەورە پڕبەپڕی ئەم زەویە ببەخشێ بە ئەو کەسانەی کە ئەو پارێ دەدەن بەدەست گای بەخشین و ئێش دەیدەن بە ئێمە بۆ ئەو مانگی ڕەمەزانە زۆرە بۆ ئێمە واللهی من هەتاکو جێژنا لێشم زیاد دەبێ یا ڕەبی دەستخۆش بن یا ڕەبی لە شتاق بن ڕەحمەتی خوا لەوانیش و لە ئێوەش و لە ئێمەش بێ هەمومان بەخۆشی مانگی ڕەمەزان بەڕێکەین خوایە زۆر دەستخۆشیان لێ دەکەم نمونەیان هەر زۆر بێ یا ڕەبی هەموو کەسێک ئەو هەچاو لە ئێوە لەوان بکەن. بنای خۆی گەورم هیرەبان دەستگای خێرخوازی بەخشین لە نێومانگی ڕەمەزانی پیرۆزدا کۆمەڵێک پرۆژەی ڕاگەیان بۆ ئەوەی خزمەت بە تەواوی چین و توێژەکان بکات لە هەرێمی کوردستان یەکێک لە پرۆژەکان هاوکاریکردنی خەڵکی کەم دەرامەت و هەژارەکانە لە تەواوی شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان کە ئەمڕۆ وەکو ئۆفیسی هەولێر ئێمە لە شاری کۆی خۆشەویست بڕی 25 میلیۆن دینارمان ئامادە کرد لەلایەن خێرخوازانەوە دابەشی بکەین بەسەر 100 لە خەڵکی هەژار و کەم دەرامەت و قەرزار و کرێنشینان بۆی ئەمڕۆکە لێرکان ئێمە هەستان بە دابەشکردنی بۆ هەر خانەوادەیەک بڕی 250,000 دینارمان پێدا بۆ ئێمە لێرەوە داوا دەکەین لە خێرخوازان بەردەوام هاوکارمان بن بۆی بتوانین لە تەواوی شارەکە جیاوازەکانی تریشدا بتوانین ڕۆژانە دەیان و سەدان کەسی دیکە هاوکاری بکەین و تۆزێک باری قورسی سەرشانی خەڵکی هەژار و نەدار کەم بکەینەوە. بەڵێ بەڕێزان و خۆشەویستان ئەوەی بینیتان دابەشکردنی ئەو بڕە هاوکاری و ئەو زەکاتە بوو کەوە لەلایەن خێرخوازێکەوە خوای گەورە پاداشتی بداتەوە تەسمیری دەستگای خێرخوازی بەخشینی کردبوو بۆ ئەوەی کەوا دەستگای خێرخوازی بەخشینیش ببەخشێت بەو کەسانەی کەوا کەم دەرامەت و هەژار و نەخۆش و خاوەن پێداویستی تایبەت و خەڵکانی بێباوەک بوون بۆیە تاوەکو ئێوەی بەڕێز و خوا پێدا و ببەخشن بەخشینیش زیاتر بەردەوام دەبێت و دەستکراوە دەبێت بۆیە لە کۆتایی دەڵێن ببەخشن تاوەکو بەخشینیش بەردەوام بێت.